ئەوانەیش کە دەستیان لە خوێنی شەوید و ئەنفالە بە کوردی خۆمانەوە بە عەرەبیشۆ دادگایی بکرێن. سڵاوت لێ بێ ئەمڕۆ چۆن بۆ بڕیارتاندا بڕۆنە قەڵای نوگرە سەرمان؟ سڵاو لە تۆش براکەم بەخێر بن یاخوا سەر چاو ئەرکتان کێشا لەشتان ساغ بێ. من ئەم جارە زۆر بە خۆشحاڵیوە ئەچین بۆ ئەو شوێن بۆ نوگرە سەرمە بۆ قاعەکان. من ینی بە پیرۆزی ئەزانم خوێنی شەهیدەکانمانە، خوێنی خۆشکوبراکانمانە، ئەوانە شەهیدن بۆیە بە پیرۆزی زانم بۆ شوێنێکی بارێکی زانم. چونکە چەنای مناڵ و ژن و مناڵی بێتاوان لێوێنا شەهید بوون و زڵمیان لێ کرا و کوژیە. ئێمە بە خۆشحاڵی ئەم جارە زۆر بەسەر بەرزانە بە خۆشحاڵیوە کە بەخۆشی ئەوەوە کە ئەچین کە ئەم جارە دڵخۆشین ئاجاج بە دادگا دریا ئەمری ئیدامی بۆ دەرچوو. سپاس بۆ خوای گەورە، هیوادارم ئەوانەیش کە دەستیان لە خوێنی شەوید و ئەنفالە بە کوردی خۆمانەوە بە عەرەبیشۆ دادگایی بکرێن. داواکارم وەکو کچە شەهیدیە، من دایک و خوشک و برام و پورم و خاڵۆژن و خاڵۆزاکانم زۆرمان ئەنفالە لە بیابانەکان. داواکارم بە زووترین کار جوابمان بدەنە بۆ ئەوەی لەبەرەوە ئێسک کوردستانمان بگەێنۆژێ و من چونکە باوکم بە خەفەتێکی زۆر ڕۆی بە سزایەکی زۆر ڕۆی بە ناڕەحەتی بە خەمە ڕۆی لە خەمی خوشک و برا و دایکمان ڕۆی، ینی بەوەرە هەموو خەفەت و سەری ناوە بەڕاستی. جاران کە ڕۆشتن دڵتان تەنگە بوو، بەڵام ئەم جارە کە ئەڕۆن بەبووین ئەوەی کە حەجاج دراوەتە دادگا و بڕیاری لە سێدەرەدانی بۆ دەشووە، دڵتان خۆشە تا ڕادەیە؟ بە تاکید ئەمەنە دڵخۆشین. باوەڕ بێ من ئەو ڕۆژە هەر سەرم لەسەر موبایل بووە، سەیرم کردەوەتمە بزانم قەرار چۆنە، چی بووە، چی ئەکرێ، ئەدرێتە دادگا ئیدام ئەکرێ. ینی ئەمەنە خۆشحاڵم نەمەزانی لە لایەک شوە دڵم تەنگ و کە باوکم ئەم وازەی نەبینی کە ئاوە بە چاوی خۆی ئەم حاڵەتە ببینی ئەم زاڵمانە بدرێتە دادگا. بەڵام کە ئیستا سپاس بۆخوا کە منیش جا حەدێمایم بینیم لەخوا بە زیاوێ، ینی زۆر دڵخۆشین لە دڵخۆشەکەی ئێمە ینی لە ڕادەبەدە. باسی ئەو ساتە بوو کە هەواڵەکەت پێدرا یاخود هەواڵەکەت بینی کە حەجاج بڕیاری لە سێدەرەدانی خۆ من وەکو خۆم ناوم تۆمار کرد لە ئەمنە سوورەکەی سلێمانی بەداخەوە تەلەفۆنیان بۆ نەکردی و ناوم نادۆ حەزمەگە زۆر باوەڕ بێ زۆر تامە زۆری ئەو شوێنم کە دادگای کریا بچوومایە بۆ وێنە لەوێنە بخاوێ، ینی ببینە حەجاجش ببینە چوار قسەمان لەڕوو کردایە کە حەقی خۆمانە و کە دەستی لە خوێنی شەوید و ئازیزانمانە و خوشک و براکانمانە. سپاس بۆ خوا کە ئەم معزەمان بینی و ئەم دادگای حەجاجەمان بینی. بەڵام من داواکارم هەر ئەوەیە ئێسک کوردستانمان بۆ بێرنەوەی کە سوکاری شەید من تەواو ینی بەمانی خۆم و بە چاوی خۆم بیبینم. من فەسی دیئێنێنمان بۆ کریاوە باوەڕ بێ هەتا ئیسا هەر لە چاوەڕوانیان ئەچینە سەر قەبری ئازیزانمان، ئەوان شەر ئازیزی ئێمە خوشک و برای ئێمە هیچ جیاوازی نیە ئەنفال هەمووی هەر کوردە و هەر خوشک و برای ئێمە هیچ جیاوازی نیە لە لایمە. بەڵام داواکارم ئاسەوارێ بێ کە ئێمەش بزانین خوشک و براکانمان چینە سەر گۆڕەکانیان. من ئیسا بۆیە ئەچم بۆ ئەو شوێنە چونکە ئەپێرا ڕۆیشتم بەڕاستی حەز تامەزۆرەی ئەوێم لەبەرەوە ئەچمە ئەوێنەوە ئەزانم لەسەر گۆڕی لاوکە خوشک و براکانم بۆنی ئەوان ئەەکەم، ینی زۆرێ ئەستەمە هیچ لەدایک دووبارە ناوێت خوشک و براقە دووبارە ناوێت. من بەس خۆم و برایەکیشم دەرچووی. دەستان خۆش، سپاس دەکەم، سەلامەت.